بە مەبەستی گرنگیدان بە ناوچە گەشتیاریەکانی سۆران بە ئامادەبوونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار ماستەرپلانی هاوینە هەواری بێخاڵ و کانیماران لە قەزای سۆران چووە بواری جێبەجێکردنەوە. ئەوڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکردنی نوێژەنکردنەوەی هاوینە هەواری بێخاڵە کە خۆمان دەزان دەمێکە خزمەتگوزاری تێدا کەمە یاخود ئەو دیزاینێک کە دانراوە زۆر بە ناڕێکچی دیکراوە دیزاینێک لەلایەن کۆمپانیایەکی لوبنانیەوە پەسەند کرا لە دەستەی گەشت و گوزارەوە و لە وەزارەتیش پەسەند کرایە دەست دەکرێت بە جێبەجێکردنی ئەو دیزاینە کە شێوازێکی زۆر مۆدرن لە خۆی دەگرێتن و شوێنی پارکینگی تێدایە شوێنی حەوانەوە و شوێنی هەموو شوێنەکان تێدایە لە هەموو جێبەجێکردنێکی شەدا حتمەن گلەیی گازاندی هەیە دەستخۆشیە بەڵام ئەوەی ئەمڕۆ لە بێخەڵ هەیە 95 دەستخۆشیە و گازگلەی گازاندێکی تاکتاکە هەیە بەڵام ئەوەش بەڵێمە پێداون کێشەکانی چارەسەرکەین بەشێک لەو هاوڵاتیانی کەوا دوکانەکانیان لە هاوینە هەواری بێخاڵ دەکەوێتە بەر ماستەرپلانەکە ناڕازین لە جێبەجێکردنی ماستەرپلانەکە و پێیان وایە جیاوازیان لە نێواندا کراوە و دەڵێن حکوومەت شوێنی تری بۆ دیاری نەکردوین و ڕازینین بە ماستەرپلانە. ئێستا ئەمە لێران تقریبا 200 نەفەرە هەمووی 4 نەفەر ئاگان لەو بەزمیە 4 نەفەر ئەو 4 نەفەرانش لێ ئاگان لەو بەزمیە هەموو شتێک بە ئەوێ وا تەواوە بی نا قایمقام بەمەی گوتیا نەمەدی ساعە بەمەی گوتیا یەک بەشەر بەمەی نەگوتێک برێ کاکە ئەو فندقە تێکەچیان ئەو کارە تێکەچی عادو لە فرانکە جێدەینێ ئێستا من ئەو بینایەم هەیە هەزاری وەکی مشتەکانی هەیە ئەرێ ئەتو دەبیتکانی خۆ تێک دەی یەک نیاریشت قەرەبووی ناکەینەوە جێشان لەو دیار نەکردینێ برێ کاکەوەرە لەو جێی دیارێکە ئێستا مەسەن ئەگەر لێرە جێن لەو دیارکە ئەو مرکە بە ساعبە سبەینیان بێ مەسا ئەو مرکەی دروستیکەم ئەگەر حکومەت لێ من تەئمین نەکە ساعبی ئەو مرکەیەتە من دەفتەر جێ یەکتکانی ئێ باشم پارە لێ چ بینم کەی حکومەت پارە نییە لێ حکومەت بەمە خەرابەکە نۆ مانگا پێشمەرگە مە 120 ساڵی 30 ساڵی لەو ژای ژیمە بریندار بوویمە فەرموو تەماشا لێکە نۆ مانجە دیارم من نەگرتیا ئەی مادام حکومەت پارەی نییە ئەو خەرکەی لەوە لێکە هاتینە تایرە ئێستا ئەوڕۆ جەنابی وەزیر هاتیە ئەرێ ئەنگۆشتەکە هەمووی تێک بدەن ئەمە تەعویز دەکەینەوە یعنی جێ لۆ دیارەکەین بەس قسەکردن ئەمە ئەو قسەکردنا ینی مشکلێمە دەگا حکومەت ئەوەیە یعنی سیقە و متمانە نەمایە بۆ حکومەتی بە کوردیەکەی ئەیانوێت بە ناوی حکومەت ئەوەی هەر وەکو چەند جێگایەک لەبەردەستن دەربین ئەوەش خیالیان خاوە ینی بەو نەوعی ئەمن یەک بەخۆم ئەگەر لێرە لەسەر ملکی خۆم بکوژرێم زۆر پێی ماساییە. هیوادارم حکومت بە مەسئولیەتی مێژووی خۆی هەڵسێ وانە کات هاوڵاتیەک لێرە کە دەیان ساڵە ژیان و گوزەرانی خۆی و خێزانەکەی لێرە دابینەکات لقمی ژیانی خۆی لێرە دابینەکات وەنەکات ئەو لقمە لە دەست دەربێنی بکەوێتە ئارزیانی نیگەران ببیت. وا بڕیارە تاوەرزی هاوینی داهاتوو ماستەرپلانەکە تەواو ببێت و خەرجی نۆژەنکردنەوەکەش دەکەوێتە سەر ئەرچی هاوڵاتیان خۆیان. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری بێخاڵ.